دوکاندارەکانی بازاڕی قەیسەریە سوتاوەکەی کەرکووک سەرقاڵی پاکردنەوەی دوکانەکانیانن. ئەوان دەڵێن پێیان وتراوە دوکانەکانیان لە کەرەستە سوتاوەکان پاک بکەنەوە تا بۆیان نۆژەن بکرێتەوە و قەرەبوو بکرێنەوە، بەڵام هەندێکیان ناومێدن. وعدیان داوت بزن کی تنفیزە بی وعدەکە خود نازانین وعد چۆن چۆنێم حکومەتە ئێستا 2018 کاکە شێرە 2025 وەرێگرین تەعویزەکەمان ئەگەر وەرێگرین ماڵ خۆمان ئەدۆزین و ئینشاءالله. فاتح یەڵدزی باڵێزی تورکیا لە عێراق چەند ڕۆژێک لەمەوبەر سەردانی شاری کەرکووکی کرد و ئامادەیی وڵاتەکەی بۆ نۆژەنکردنەوەی بازاڕی قەیسەری کەرکووک نیشاندا. بەو پێی دروستکردنی بازاڕەکە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان. وڵای بێ شتەکان مانگیشی چۆڵکەین و دوکانەکە دەکەین و ئیتر نازانم تا تامیرەکە تەواوە بێتر ئەگەڕێنەوە ناگەڕێنەوە بەلای خواوە مێنێ. وڵاهی بە قسە بێ ئاسا شەرکەیەکی تورکی هاتووە ڕێکەوتنیا هێلازام لەگەڵ مەجلیس محافەزەوەوانە. والله برای بەڕێزم ئەشیا نەما هەڵگرین بەس جەماعەت با بڵین تامیرەکەن بۆمان جێتیش ئینسانیە تعمیرەکەمان کە تعمیرکەمانەوتیان مێستان ئێستانە دەریکەن بەیانی بەلەدیەتی هیترەوەی کەماوە هەمی فڕێدەن وعد وایە تا 50 ڕۆژ تعمیرکەکە کەسە دوکانەکان بکەوتە شۆخۆی هێواشە پێکەینەوە بۆ حکومەتی فدرالیش تعویزاتمان نووسیوە بە زووترین کات ئەمانە خەرومانکەنەوە. بازاڕی قەیسەری کەرکووک لە 365 دوکان پێکاتووە و زۆربەی دوکانەکان سوتاون. دوکاندارەکان لە کاتی پاکردنەوەی دوکانەکانیاندا بە دوای ئاڵتوندا دەگەڕێن. بەو پێی زۆربەی دوکانە سوتاوەکان دوکانی زەڕەنگەری بوون. ما هەمووی ئاڵتون و شوشە و هەمووی تاوەتەوە ئاڵتونەکەمان لە ناو مەعرەزەکە لەگەڵ ئەلەمنیۆم شتا هەمووی تاوەتەوە لەگەڵ ئەمانە هەمووی بووەتە فەحم تێگەی اینجا ئەوە ئیسا گردیوەکەی نەیبین لە ماڵ یعنی ئەگەڕین بە دوایە ئێستا شتمان زۆر دۆزیوە ئاڵتونمان دۆزیوە بەڵام ئاڵتونەکە بۆتە غەڵوس. ئەوە باید بەخوا دوکانەوە تۆ بینی باید چوار دەفتەرە شایەتیایە دووتکە ئەو بەرامبەر برای دوکان خۆمە عینەوە باید سێ چوار دەفتەرە شایەتیایە هیچمان نەماوە تام دنابیان نەماوە ئەوە شەزارنەوە شەیبێنە بۆ ئاوسێکانی مناڵەکان کێ ئەوە شێ دەپێ ئەوە لە خێر دەرناچێ هەرەمانم ماوە ئەوەش چەند قرشی ماوە زۆرش نەماوە ئەوە خوا انتقامیان لێ بسێن یا ڕەبی ئەوە وایان کردویانە خوا انتقامیان لێ بسێن یا ڕەبی حەسبی الله ونعم الوەکیل. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش هەفتەی ڕابردوو سەردانی بازاڕە سوتاوەکەیان کردو دواتر بە نووسراوی فەرمی داوای قەرەبووکردنەوەیان لە حکوومەتی عێراق کرد. بێ ئیتفاقی حکوومەتی اتحادی کەس ناتوانێت دەستی بۆ درێژکە لەبەر تورکیا بە تەنها مافی ئەوەی نییە بڵێ من بەڵام سەفیری تورکیش کە هاتە ئەوێ باسی ئەوەی کردوتی ئەم قەیسەریە هی کوردە هی عەرەبە هی تورکمانە حەقی ئەوەی هەیە کە نۆژەم بکرێتەوە بەشێک تەحملەکەن بەشەکەی ترەبێ حکوومەتی عێراقی تەحملیکە. دوکاندارەکان گەرچی بە ئومێدی قەرەبووکردنەوەوە دوکانەکانیان پاک دەکردەوە بەڵام ترسیان لەوەش هەبوو ئەو بەڵێنانەی بۆ قەرەبووکردنەوە پێیان دراوە بە دەردی بەڵێنەکانی تری حکوومەت بچێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.